زمان ڕاستی جوانکردنی سیما شارەوە بە تایبەتی وەکو جەناب تەنێزانی دیواری خوار تونێلەکەی دەربەندیخان کەم جێگە ڕاگوزەری هەموو ئەو گەشتیارانەیە کە چ لە کەلار لە خوارەوە بەڕێوە سلێمانی و بەرەو شارەکانی سەرەوە چ لێەوە بەرە خوارەوە چن ڕاگوزەرە و ئەتوانی بڵێن کاروانسەرایە یعنی شوێنێکی دیارە ڕاستی ئیشەکەی ئەمە خۆبەخشیە هیچ مەبلەغێک هیچ ڕەپارێک لە بەرامبەر وەرناگرین. ئەبێ ئەو ڕسمانەی بۆ یانەکەیت ئەو وێنانەی تیا ئەکێشیت بۆ چینوتێژێکی تایبەت بێت بۆ نمونە بۆ خوێندکارێکی ئامادەی ئەبێ لە ئاستی خۆیان بێت خوێندکارێکی باخچی ساوێن لە ئاستی خۆیان بێت بەڵام ئەم جێگەی ئێمە ڕسمی تیاکەین جێگەیەکە ئاراستەی هەموو کۆمەڵگایە یعنی ژن ئەیبینێت پیاو ئەیبینێت مناڵ ئەیبینێت هەموو تەمەنە جیاوازەکان و هەموو ڕەگەزە جیاوازەکان ئەم ڕسمانە ئەبینن بۆ بە کۆمەڵێک پامی مرۆڤایەتی تیا بێت هەموو ئەو خەڵکانی بەسەر ئەم جادەیەتی ئەپەڕن هەمویان دەستخۆشیمان لێکەن مانونەویمان لێکەن و ستایشمانەکە کۆمەڵێک ڕسم کە گزارش لە دەربەندیخان و مێژووی دەربەندیخان و تایبەتمەندیەکانی دەربەندیخان بکات. من وەکو گەنجێک بەشداریم لەم پرۆژەیەم شاران کردووە پرۆژەیەک بۆ پێشکەوتنی شار بۆ ئەوەی کە سیمایەکی جوان بە شار ببەخشین. من گروپ بەشداریمان کردەوە بە وێنە و دووێنە نییە هەر کەسێک و لەلایەن خۆیەوە هەوڵەدا بەبێ ئەو توانایی کە تایەتی ئەو هەوڵەتیاتی ئەوێ دەستڕەنگینی بەهرەمەندی خۆی دەرخا هەڵمانیاوە بەهرەی خۆمان دەرخین و سەرڕای ئێوە ئێمە خلیجی هونەر نین هەر کەسێکمان و خلیجی بەشێکی جیاوازە مامۆستا کۆمپیوتەرمانتیان بەشی کارەبایە خۆم بەشی ئەندازیاریم تەواو کردووە سەرڕای ئەوەی کەەوە خلیجی هونەر نین ئێمە خۆمان بەهرەکەمان دیایە هەڵمانیاوە کارێک بکەین کەوا جێدەستمان دیار بێ خزمەتێک بە شارەکەمان بکەین لە ڕێگەی گەیاندنی چەند پەیامێک لە ڕێگەی میێنانەوە وەکو خۆم مرتاحم بە بکارە خۆبەخشەیەکی ئەیکەم چونکە کارێکەکەوە هەم ناخی خۆ ئاسوودەکەی هەمەتوانی پەیامێک بگەێنی هەمەتوانی خزمەتێک بە کۆمەڵگەکەی خۆ بکەیت.